سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی خەڵکی شاری مەریوان دژ بە نەبوونی خزمەتگوزاریە گشتیەکان، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، کۆبوونەوەی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران، گیانەدەستانی دەکرێکار لە مەشهەد و ئیسفەهان و تێکەڵچوونی سەربازی لە نێوان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گروپێکی نەناسراو لە کرمان و ئێران شار. ناڕزایەتی خەڵکی شاری مەریوان دژ بە نەبوونی خزمەتگوزاریە گشتیەکان. ڕۆژی ڕابردوو خەڵکی شاری مەریوان بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک دژ بە ناکارەمەی و کەمتەرخەمەی بەرپرسانی شارەزاری شاری مەریوان ناڕزایەتیان دەربڕی. بە پێو وێنانەی بەدەستمان گەیشتوون ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی شارەزاری شاری مەریوان بە ژیانی هاوڵاتیان، دانیشتووانی ئەو شارە لە دۆخێکی زۆر خراپدا دەژین و خوازیاری باشکردنی دۆخی ڕێگەوبان و خزمەتگوزاریە گشتیەکان، کۆچەی هاتنی گەندەڵی بەرپرسانی ئەو شارە و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیانی هاوڵاتیان بوون. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری شنۆ لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و پاش کۆچای هاتنی ڕەوەندی لێپرسینەوە بەدانانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. بە پێ راپۆرتی گەیشتوو ئەو هاوڵاتیە بەناسناوی مۆبین ئێبراهیمزادە لەلایەن هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ڕژیمەوە بەبێ بەڵگەی قەزایی و بە توندوتیژیەوە دەست بەسەر و سەرەتا بەمبەستی لێپرسینەوە ڕەوانەی گرتوخانەکانی ئیسلاحاتی شاری مەریوان کراوە. پاشانەو هاوڵاتیە بەدانانی بارمتەی 2 ملیاردی بە شێوازێکی کاتی ئازاد کراوە. شایانی باسە راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ناوبراو لەلایەن هێزەکانی ڕژیمەوە ئەشکەنجە و ئازارێکی زۆر دراوە و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیدایە. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە 25 سەرماوەز بەندکراوانی ڕاگیراو لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هەفتەیە 92 هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بەردەوامیان بە مانگرتنەکەیاندا. بە پێ راپۆرتەکان بەندکراوانی بەشداربووی و هەڵمەتە بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە لە ماوەی یەک هەفتەی ڕابردوودا لانی کەم 67 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی جنایەتکاری حاکم بەسەر ئێراندا لە سێدارە دراون و هەروەها لە ماوەی یەک مانگی ڕابردوودا 271 هاوڵاتی ئەعدام کراون. لە بەردەوامی بەیاننامەکەدا جەخت لەسەرەوە کراوەتەوە لە کۆماری ئیسلامیدا حکمی سێدارە وەکو ئامرازێکی سیاسی و کۆمەڵایەتی بە مەبەستی بێدەنگکردنی ناڕازیان بەکاردەهێنرێت و پێویستە شاڵاکانی مەدەنی و خەڵکی ئازادی خواز دژ بە ئەم کردەوە نامرۆیە بێدەنگ نەمێنن. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە ئێران. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەند شاری ئێران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر هاوڵاتیاندا ناڕزایەتیان دەربڕی. بە پێ ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی گەندەڵی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەڵگرتنی وێنەی ڕۆڵەکانیان، خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێ هەموو زیندانیانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر چالاکانی مەدەنی بوون. لە بەردەوامی کۆبوونەوەکاندا ناڕازیان جەختیان لەسەرەوە کردەوەکە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام ئەبن لە ناڕزایەتی و کۆبوونەوە و هەروەها تەنانەت هەوڵ ئەدەن ناڕزایەتیەکان هەموو شارەکانی دیکە ئێران بگرێتەوە. گیانەدەستانی دەکرێکار لە مەشهەد و ئیسفەهان. ڕۆژی ڕابردوو بەهۆی بایەخنەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی شوێنی کاری کرێکاران، دەکرێکار لە شارەکانی مەشهەد و ئیسفەهان تووشی ڕووزاو بوون و گیانیان لەدەستەوە. بە پێدوانی زانیاریەکان 9 کرێکاری شاغڵ لە شارۆچکەی پیشەسازی دەوڵەتئابادی ئیسفەهان بەهۆی گازگرتووی و درەنگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا گیانیان لەدەستاوە و تەرمەکانیان ڕادەستی بنەماڵەکانیان کراوە.
هەروەها کرێکارێکی دیکەی بیناسازی خەڵکی شاری مەشهەد بەهۆی کۆچنە خوارەوەی لە بەرزاییەوە بە سەختی بریندار و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستاوە. تێکەڵچوونی سەربازی لە نێوان هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گروپێکی نەناسراو لە کرمانوێران شار. شەوی دووشەممە 24 سەرماواز سێ کەرەستەی سەربازی و ئەمنیەتی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شەقامی کرێکاری شاری ئێرانشار لەلایەن هێزێکی چەکداری نەناسراو کەرایە ئەمانج و بۆ هۆیەوە کۆمەڵێکی زۆر لە هێزەکانی ڕژیم کوژران. بەپێو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوبوونەتەوە هێزەکانی ڕژیم بەهۆی سەختی هێرشەکە کوژرا و بریندارێکی زۆریان هەیە. بەپێی راپۆرتەکان لانی کەم 3 کەس لە هێزەکانی ڕژیم کوژران و چەند کەسی دیکەش بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. هەروەها بە وتەی سەرچاوە خۆجەییەکان وێزگەی پشگنینی فەهرەج لە شاری کەرمان دیسان لەلایەن هێزێکی سەربازیەوە بە سەختی کراوەتە ئامانج، بەڵام هێشتا سەبارەت بە ئەم هێرشەی دووشەممە زانیاریەک بەدەستمان نەگەیشتووە. شاینی باسەچە کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ یەک لە گروپە چەکدارەکانی دژ بە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم هێرشەیان لە ئەستۆ نەگرتووە. دووە هەواڵ ناڕزایەتی کرێکارانی ئەبنیە فەنی ڕێگەی یاسن لە شارستانی ئیسلام شار. ڕۆژی ڕابردوو کرێکارانی ئەبنیەی فەنی ڕێگەی یاسنی ئیسلام شار دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتیان ناڕزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی ناڕازی ئاماژەبەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دۆخراوەکانیان لەلایەن بەرپرسانی واحدەوە لە دۆخێکی زۆر خراپی یابووریدا دەژین و تەنانەت توانایی دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی ژیانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی ناڕزایەتیەکەدا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایەت دواخراوەکان و هەروەها وەجیهاتنی جاخوازیە دواخراوەکانیان بوون. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.